بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. کۆتا ڕۆژی هەفتە لە شتیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. باسکردنمان لەسەر چامپیۆنز لیگ درێژەی دەبێت. شەوی ڕابردوو دوو تیپ گەیشتنە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ کە بە ئاز گەورەی پاڵاوانێتەکە دوو تیپ لە بەرژەوەندی پاڵاوانێتەکە گەیشتنە یاری قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ کەوانیش بایرن مونیخ و هەروەها ینی پاریس سەن ژەرمان بوو کە سەرکەوتنەکەی بەسەر ریال سۆسیدادا دووبارە کردە و دووبلیتیان بۆ قۆناغی چارێکی کۆتایی پڕی. ئەم شەویش دووبلیت لە سەرێڵە بۆی کە بگاتە چارێکی کۆتایی دووتی ماڵاوی بکەن کە باگەرێکی زۆر دووبلیتەکە لە سوودی مانچستەر و ڕیال مەدرید بەمەش چوار تیپ بۆ قۆناغی داهاتوویەکلا دەبێتەوە تاوەی سێشەمە و چوارشەمەی داهاتوو چوار تیپەکەی دیکە بە دیار بکەون. سەرەتا لە بایرن میونخ و تیپەکەی تۆماس تۆخێڵەوە دەست پێ دەکەم کە شەوی ڕابردوو بایرن بەگەڕانەوەی چیمێز بە تاواتی بۆ بەرگریکاری باڵی ڕاست و ئەو دەرفێت پێدان ئەو هەلانەی کە تیپەکە دروستی کرد کە تا ڕادێک هەمان ستایلی یارەکانی پێشوو بوو بەڵام تۆمۆحی بایرن بۆ بردنەوە زیاتر بوو واتە هەمیشە لە ژێر پەستانەکانە تیپ لەم قۆناغی یەکلاکەوە باشتر دەرەکەی بۆ بایرن ئەم شەو باشتر دەرکەوم شەو بایرن بە ئاسێکی ناوازە دەرکەم شەو بایرن چەندین هەلی گۆڵ تۆمارکردنی دروست کرد ڕاستە کە لێنیشە بوو لازیۆش ناو بەناو هێرشی لەسەر بایرن دروست دەکرد بەڵام ئەوەی ئەو پەیامەی کەم شەو تۆخێڵ گەیانی پەیامێکی گرنگ بوو لەوەی کە هێشتا تیپەکەی دەجەنجێت و هێشتا تیپەکەی بۆ هەوڵ دەدات کە دەستکەوتێک بێنێ لە وەرزی ئەم ساڵە. لانی ئیجابی بایرن وەڵامدانەوە بوو ینی ئەم شەو تۆ ناتوانانی خەسڵەتی یاریکردنی بایرن وەرگری بڵی تاوا بایرن چوە سەرەوە ڕیتمی یاریکردنە بایرن بەم پلانی 3-4 یا 4-3-2 ئەها ناتوانانی هیچ پلانێک بۆ بایرن دیاریکی لەبەری ئەمە حاڵەتێکی نەشاز بوو حاڵەتێک بوو حاڵەتێکی تایبەت بوو پاش کستەکەی یاریگای ئۆلۆمپیکۆ بایرن هاتۆ توانێ بەقەرەبێشتە واتە ئەمە لەسەر شێواز یاریکردن حسێب ناکرێت و بۆ ڕیتمی یاریکردنی تیپی حسێب ناکرێت تۆ بۆ نمونەوەکو مانچستەر سیتی بڵێ کاکە گواردیۆلا پلانی 4-2-3 تەطبیقەکە یاوە وەکو ڕابردوو کەی کرد 3-2-4-1 تەطبیقەکە کە وەرزی ڕابردوو گواردیۆلا لە زۆربەی یاریاوەکو کلۆب 4-3 میشە بەرداوامیان پلانەیە هەمیشە کەرەسەکان دیارە ئەم یاریزانە چۆن دەجوڵە یاریزانە چۆن جوڵە دەکات نەخێر حاڵەتێکی لە ناکاومانە بوو حاڵەتێکی تایبەتمانە بوو کە تێیدا بایرن شکستی خواردبوو و پێویستی بە قەرەبووکردنەوەی ئەو شکستە بوو کە جارێکی دیکە قەرەبووی بکاتەوە بگاتە قۆناغی داهاتوو بۆیە ئەم شەو بایرن ئەوەی کرد و ئەوەشی کە وەکو وتم خاڵی ئیجابیە بۆ بایرن ئەو وەڵامدانەیە بوو پاش کستەکەی لازیۆ ئەو وەڵامدانەیە بوو پاش کستەکانی لە ئەڵمانیا و پاش زیادبوونی جیاوازەکەی لەگەڵ بایر لیڤەرکوزن بۆ دەخاڵ بایرن وەڵامێکی باشی دایە و گەشتنی بە چارێکی کۆتایی مسۆگەر کرد. زۆر پرسیاری ئەوە ئەکرێ ئایا مامەڵەکردن لەگەڵ چامپیۆنز لیگ قورسترە یا لەگەڵ خولی وڵاتەکان هەردوو پاڵەوانێتەکە قورسن بەڵام ئێستا تیپێکی وەکو بایرن بۆچی بجەنگێ لە ئەڵمانیا تێبگەل لەم قسێ بۆی کە چاوەڕێی لیڤەرکوزن کە لە چوار یاریە شکست بێنێ بۆی چاوەڕێی لیڤەرکوزن کە بۆ نمونە ئەگەر جیاوازی پێشتیش بووە لە 3 یاریە شکست بێنێ ئەم خۆی هەموو یارەکانی بەرێتەوە پەڕیماندوو بوون بەکاربێنێ ئەمە تۆزێ قورسە ئەی لە چامپیۆنز لیگا چۆن ڕکابەریەکە چامپیۆنز لیگ جیاوازەکەی لە چیە دەسەبەرکردنی پاڵەوانتەکە ڕەنگە ئاسانتر بێت لە خۆی بۆ لەبەر تو یارەکانە کەمترە بەڵام ڕاستە ڕۆبەڕووبوونەوەکان بێسرە بەڵام یارەکانە کەمترە و دەتوانیت بە جوود و توانای خۆ بە کامل تەرکیزی خۆ ئامانجە گەورەکە لە چامپیۆنز لیگا پێکی کە لە کۆی دەستکەوتیشا دواتر وەرزی دەستکەوتی چامپیۆنزەکە لە خولی ناوخۆیی ناودارترەوە لەسەر ئاسیە ئەوروپا و جیهانە بەڵام چی ئەوێت چامپیۆنز لیگەکە هەموو خولەکێکی تەرکیزکردنیەوێ هەموو خولەکێکی ئاگابوونیەوێ نابێت تۆ لە ماوەی هەموو یارەکانی داهاتوودا خولەکێ غافڵ بیلانجامێ یاریە خولەکێ مامەڵەی ناتەندروستکەی لەگەڵ یاریە ئەبێت بە کامل تەرکیزەوە لە کۆی سەرجەمنەوە خولەکەەکانی کاریەکەی تۆ
یاری بکەیت و یاریزانەکانە لەو پەڕی ئاستا بن و خۆشت لەو پەڕیبارێکی دەرونی باشە بیتاوی بتوانی مامەڵێکی تەندروستکەین. لە نمونە سەریکە ینی من نامێ هەموو یارەکانی ڕیال مەدریدی چامپیۆنز لیگی ڕابردووترێ بیر بخەمانە، بەڵام لە نمونە یاری پاریس سەن ژەرمان، یاری مانچستەر سیتی، یاریگای ئیتیحاد، یاری 4-3 مانچستەر سیتی زۆر باشتر بوو. ینی مانچستەر سیتی یاریەکە ڕیال مەدرید گۆڵیە کرد. یاریگای ناو سانتیاگۆ بەرنابیۆ هەتا وەکو خولەکی ینی 75 و 70 هەر سیتی باشتر بوو، کورە وڵات تا خولەکی 85 هەر سیتی باشتر بوو. یعنی بە کۆی گشتی یاریەکان بە ئیزافیەکانەوە حسێبی بکەین 180 خولەکی کات یاسای مانچستەر سیتی باش بوو. لە 4-5 بۆ 5 خولەکە کە یاریزانەکانی سیتی غافڵ بوون شتەکە پێچەوە نەبوو. کامل تەرکیز ئەڵێم کامل تەرکیز لەو 90 خولەکانی ئەنجامی، بەڵام نابێ غافڵ بی، بێ غافڵ بی لە 2 خولەکە شتەکانە لەسەر قڵپە بێتەوە. ئەمە دیوێکە تێبگەی لەوەی کە بردننی چامپیۆنز لیگ ئەلەم ڕۆ قورسە. ئەگنال لە ڕوویەوەی کە تۆ یارەکانە کەمترە و ژمارە یارەکانە کەمترە پاڵەوان تێک دەستەبەرەکەی ئاسانترە وەک لە خول، چونکە خول جارەیە پێویستە بە دۆڕانی ڕکابێت، بەس ئەمە پێویستە بە بردنەوەی خۆتە چیاتە بەردەمە تۆ لی بەرەوە ئەو لەو لاوە مەجموعەیەکی تر بووە دەرەکە. ئەمە نییە خاڵەکانەمووی کۆ بکرێتەوە پەیوەندی بەوە بێ، ئەو لە خولا هەیە. بەس لێرە تۆ بەردەمی خۆ پاکەرەوانێ یەکێکی ترەیە بەردەمی خۆی بۆ تۆ پاکاتەوە، دوای ئاڵێ کەو ئێران بەرکەوە خوێنە، دوای تۆ لەو یاریە کامل تەرکیزی خۆ بکە و ئەتوانی بیتە پاڵان کە دەبێتە گەورەترین دەستکەوتیش بوو. بەڵام خطورەکەشی ئەوەیە یەک خولە غافڵ بیلەی بۆ یە لە پاڵاوانتێکە دەرکری هەموو ڕەنجەکە و بەزایە بڕۆ، هەموو ڕەنجەکەت بەزایە بڕۆ لە پاڵاوانتێکە بکریتە دەرەوە. ئەمە بۆچی ئەم قسەیەکە من بۆ بایرن ئەیکەم کە ئەکرێت تۆخێڵ بەم جۆرە ئیش لەگەڵم تیپەیە بکە، ئەکرێت تۆخێڵ تاوە بۆنزلیگا وەلا بنێ خۆی یەکلا بکاتەوە بۆ پاڵاوانتی چامپیۆنز لیگ، چونکە لە هەموو بەرنامەکانی ڕابردوو وتومانە کێشەی ئەم تیپە کێشەی سەرۆکایەتیە، کێشەی کارجێڕیە، کێشەی بەڕێوەبردنەوە، کێشەی ڕاهێنەرە، هەموو کێشەکانمان باس کردو. هیچ کێشەیەک لە یاریزانەکانی بایرنان نییە، چونکە بایرن ئێستاشی لەسەر بە یەکێکە خاوەنی یەکێکە لە باشترین پێگاتەکانی یانەکان لە کیشۆری ئەوروپایە، یان لەو بڕوا من بەس مانچستەر سیتی پێگاتی لەو باشتر بێ. چاو تیپەکانی دیکە بایرن پێگاتێکی زۆر بەهێزیە، بۆیە ئەم شەرحیاتەی کە کردم زۆر تایبەتە بە بایرن و بۆ هەموو تیپێکی ژەبێ، بەڵام بە تایبەتی تیپێکم ساڵ بێهیوا بۆ ئەم ساڵ لە دۆخێکی زۆر خراپایە و دەبێت قەرەبوو بکاتەوە بایرن میونخ لە چامپیۆنز لیگە. ئەم سەرکەوتنە ژۆکو پێم وتی لە پاژە و دۆخە خراپە وەڵامێکی گرنگە بۆ تۆخێڵ کە بزانێت چۆن مامەڵەکە کە پێشتریش ئەزمموی ئەو جۆرە مامەڵەکردنی هەیە لەگەڵ چێلسیاکە کردوێتی و توانوێشیتی هەر بەم جۆرە مامەڵەکردنە پاریس بگەێنە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، چونکە بەم جۆرە مامەڵەکردنە گەیانوێتی. سەبارەت بە یاری دووەم یاری پاریس سەن ژێرمان و هەروەها یاری ڕیال سۆسیداد، من پێم وانییە ئەو یاریە شانیەوە بێ کە قسەیەکی زۆری لەسەر بکەین بۆ کارەوەی کە کیلیان مباپێ جارێکی تر یەکلاکەرەوە بۆ پاریس سەن ژێرمان، جارێکی تر یەکلاکەرەوە بوو بۆ تیپەکەی لویس ئەنریکی کە بگەینێتە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ. وەکو بینیتان لە کۆی دوو یاری مباپێ بەرزترین ئاسی خۆی پێشکەش کرد، لە یاری چوون کلیلی سەرکەوتنی دۆزیەوە، لە یاری گەڕانەوە کلیلی سەرکەوتنی بەخشی بە تیپەکەی بە هەموو مواسەفاتەکانی یاریکردن. مباپێ یاریزانێکی کامڵە و یاریزانەکە بە تەنها سەرکردایەتی تیپەکە و یاریزانەکە دەتوانێت بە تەنیا سەرکەوتن بە تیپ ببەخشێ و یاریزانەکە ڕاهێنەر دەتوانێت هەموو خزمەتی تیپەکەی بخاتە خزمەت دەوی یاریزانەوە تاوەی ئەویش بتوانێت لە ڕێگۆڵەکانی بگەێنێتە قۆناغی داهات و پاریس سەن ژێرمان ناڵێم سەرکەوتنی قۆناغی کۆمەڵەکانی شایستە بوو، چونکە هەموو دەزانن ڕووداوەکانی یاری نیوکاسڵ چۆن پەیوەندی بە پاریس سەن ژێرمانە بوو بۆی کە بگاتە قۆناغی داهات و بەڵام لە قۆناغی 16 پاریس سەن ژێرمان جوانترین مامەڵەی کرد، بەرزترین ئاسی پێشکەش کرد بە کامل تەرکیز لە دوونەوە خولەکیە بەرامبەر بە ڕیال سۆسیداد دیاری کرد و مباپێ ڕۆڵێکی یەکلاکەرەوەی بینی بۆی کە پاریس سەن ژێرمان بگەێنێتە قۆناغی چارێکی کۆتایی و ئەبێ ئێمەی بینەریش لەو ڕۆ دڵخۆش بووین کە دوو تیپی ناودار و دوو تیپی خاوەن پێگاتە
گەشتنیان بە قۆناغی چارێکی کۆتایی مسۆگەی کرد چونکە ئەو کاتە بۆ ئێمە وا خۆشتە دەبێت سەگەر بەرشلۆنە و دۆرتمۆندیش سەرکەون ینی لە چاو ئەوەی کە هەیە وەکو ناو بۆ باسەکەم ئێمە دۆرتمۆندمان هەیە بە چاوی خۆمان بینیمان یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە بەرشەلۆنە یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە گەر بەربەستی ناپۆلی تێپەڕێنە و تیپانی تری سەرکەون ئارسیناڵیش لەولاوە بڕۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە بە چاوی خۆمان بینیمان واتە قۆناغی چاریکی کۆتایی قۆناغێکی زۆر تایبەتمەند و زۆر جیاواز و زۆر یەکلاکەرەوە دەبێت ئەم شەو دوو یاری دیکەمان هەیە تەوەری دووەمان تایبەت دەبێت بەچی بە قسەکردن لەسەر ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی بۆ کۆپنهاگن و هەروە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید بۆ ڕێدبۆڵ لایپزیگ کە کارلۆ ئەنچیلۆتی و گۆزە جارێکتر ڕۆسە جارێکی تر ڕوبەڕووی یەک دەبنەوانێ کە یاری ئەم شەو دەبێت یاریی تایبەتمەند و وە قسەی تاوای لەسەرەکەی بەڵام پێشەوەی بچمە سەر تەوەری دووەم دێمە لای بەشێک لە کۆمنتەکان با بزانم ئەگەر پرسیارێکات بێت یاخود هاوڕیان سەرنجێکیانە بێ وەڵام دێنەوە کە هەموو جارێک هاوڕیان بێ بەژنەکەین کاکتوانە دەستی تۆش خۆش کاک مەحسینەڵەتی بە بێزەکان هەمووانەی بنەوانێ کاگازا دەڵێ بایرن وەڵامدانەوەیکی باش بوو بەڵام ڕکابەرەکەوک پێویست نەبوو کاگازا دەگەر ئاگات لێم بوو بێ لە بەرنامەکەم باسیۆم کرد وەڵامدانەوەکە گرنگ بوو بۆ بایرن تەنها وەڵامدانەوەکە گرنگ بوو بۆ بایرن ئەنگا ئێمە وەکو یاریکردن و کوی کە خوێندنەوە بکەین بۆ بایرن ئێمە ناتوانین ئەم یاری لازیۆی بۆ بکەین بە پێوە چ لە ڕووی ڕکابەرەکە و چ لە ڕووی شێواز یاریکردنی خۆیەوە بەڵام وەڵامێکی باش بوو لە کاتێکی گونجاوە بۆ ئەو ستایلەشی کە من بۆم باس کردی بایرن بە حکمی ئەزمونەی تۆخێڵی ژێتی بە دووری مەزانە لە چامپیۆنز لیگ بارە دۆخ خۆی بە تاوەتی ڕێک بکاتەوە کاک شیروان دۆخی بایرن وای دەخواست کە میارێ بەو تایبەتە بێگنە ڕاستە بایرن لە قۆناغی داهاتوو کاگونەرە لە ئەرکی زۆر قورس دەبێت ناتوانین بڵین ئەم وەرزەی بە هیوا بۆ لە خولەلمانەی چاوی لە چامپیۆنز لیگە ئەتوانین بڵین ئەم وەرزە بە هیوا بۆ بەڵێ من باسی و خاڵم کرد کە ئەکرێت تەرکیزێ بکاتە سەر چامپیۆنز لیگ و گورزی خۆی بۆ شوێنێ کاک ڕێکار ئەڵێ ئەبتاڵ هیچ نەوانییە کاک ڕێکار قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ئەتوانم بڵێم لە کۆمەڵی مەرگ کۆمەڵی شەشەم کۆمەڵە یاری بەڕێوە چوون زۆر زۆر تایبەت بوون یاری لازی و ئەتلەتیکۆ مەدرید لە قۆناغی کۆمەڵەکان زۆر زۆر تایبەت بوو یعنی ئەجگار یارەکان بەو جۆرەش نەبوو یان لە توانەکانی کەم کەیتوانێت ئێخۆ لە خولی شاگەر حسێبیکەی کاکەوەرە تۆ خولی ئیسپانی بە نمونە وەربگرە چەند یاری بەهێزی تیابینی لە هەموو هەفتەیەک تۆ دایاری و پێشکە شکرێ لەم داریە چەند یاری بێزە پریمەر لیگ معنیواز لەو بێنە پریمەر لیگ چێژێکی تایبەتی ئێمە با مقارنەکەم بە تیپی تر بەڵام زۆرترین چێژی یاریکردن زۆرترینی یاری بەهێز لە پریمەر لیگا ڕوودەدات ئێخولەکانی تیژ هەموویوان لە چامپیۆنز لیگی شامی تیا هەژگار بەم جۆرە نییە خۆیمە کە ئەڵێین تیپە گەورە سە بۆ نمونە یاری بایرن و لازی و دوێنێ یارێکی زۆر خۆش بوو زۆر بە چێژ بوو ناو بە ناویش لازی و هێرشی خۆیە کرد بەیتە ئەم قسەیە تەقلیدیە باوێەوە ئێمە هەر لەبەی تیپەکە گەورەی ئەم تیپەکە بچووکە داینشەم جۆرەی پێڵێن بەڵام بێئینسافی بەرامبەر بە چامپیۆنز لیگ نابێ بکرێت و وەکوتم لە چامپیۆنز لیگە ڕاستە لە چاوبردنی خولا فەرقیە بەڵام چامپیۆنز لیگ پاڵەوانێتێکی کامل تەرکیزە کە لە خولا ئاکرێت لە چوار یاری شاتۆ تەرکیز لە دەست بێت لە کۆتایە خول دەستەبەر بکرێت بەڵام لە چامپیۆنز لیگە یەک خولێک لێ خولێکی هەستیارە غافڵ بە لە ئەنجام یارەکە تۆ ماڵاوی کردە لە چامپیۆنز لیگ لەبەرەوە هەموو ستایل و هەموو پاڵاوانتێک ستایل و شێوازێکی بردنی خۆیە و پەیڕەوکردنێکی جیاوازیە و تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە و دەستکەوتەکەشی شانازیکی تایبەتی خۆی هەیە کاگازا دەڵێ وەڵا برا یاری گەرانەوە ڕیال باشتر بوو خۆ ڕوونە ڕیال یاری جوان ناکات گرنگ بردنەوە و شێوازی خۆی بەس بەرامبەر سیتی وانە بەرامبەر هەمویان وایە
لایبزیگ ڕیاڵی زەعاج ئەکات ڕانەرەکەی زۆر تاکتیکیە بە تەئکید مارکۆ ڕۆسا یەکێکە لە هەرە ڕانەرە تەکتیکیە ژیرەکان و یەکێکە لەو ڕانەرانەی کە زۆر ڕۆڵیە لە بەرەو پێشبردننی تیپا ئینکاری لەوە نییە وە خودی کارلۆ ئەنچلۆتیش پێشیارەکە ئەم دۆخەی لەسەر لایبزیگ وتو ئەم دۆخەی لەسەر تیپەکە وتو و هۆشداریشی داوە یاریزانەکانی کە ئێستا لە تەفاسیلا دەچینە سەری بڕوا ناکەم لایبزیگە و شتە مەحاڵی لەگەڵ ڕیاڵمەدیدا پێ بکرێ بە تایبەتی ئەم هیوای کام ساڵ ڕیاڵمەدی دێتی بەڵێ لایپزیگ پێگاتێکی بەهێزیە بەڵام تۆزێک قورسی عین تۆ ئێستا ئەڵی لە پرسیار لە منەکەی ئەڵی کاک محەممەد لایپزیگەوەی پێکرێت کە ئایاکسی 2009 کردوێتی من ئێستا ینی لە تۆپی پێ بە تایبەتی بواری لایپزیگ و ڕیاڵمەدیدا جامێ و لایەکوی جۆ بۆی هەموو شتێواریدا بۆی هەیە دیاری دەست پێ بکە ناچۆ تەرت کرێ کارفاخاڵ تەرت کرێ دۆخەکە لە ڕیاڵمەدید تێک بچێ زۆر لە ئاکسی 2009 خراپتر بە ڕیاڵمەدید بێت بەڵام وەکو واقع ئێمە چیەکەین ئێمە شیکاری پێشیارەکەین ئێمە جیاواز لەوانی دیکە ناین دوای یارەکان باسی یارەکان لە بووی دوای یاری هەموو کەس ئەتوانێت قسەی لەسەرکە دوای یاری شتێکی ئەوە یعنی منطقی نییە هەمومان یارەکەمان بینیوە توای بەدڵی خۆمان قسەی لەسەرکەین تۆ چی بینیوە ئەو چی بینیوە چی بینیوە قسەی لەسەرکە بەڵام پێش یاری تۆزێ بارودۆخەکە قورسترە سە تۆ ئەم پرسیاری لە منەکەی یانی منەکەومە دۆخێکی قورساوانێ نەخێر لایپزیگ سەر ڕای هێز و توانای سەر ڕای خاوەنی ڕانەرەکە بە بڕوای من پێگاتەی ڕیاڵ مەدرید و تموحی ڕیاڵ مەدرید لە وەرزی ئەم ساڵە ڕێگەی نادام شێوازە بەرامبەر بە ڕیاڵ مەدریدا پێڕەوکە و باگەرێکی زۆر ڕیاڵ مەدرید دەوتی پێکە دەگاتە قۆناغی داهاتوو بەڵام ئەمە نایشارێتەوە لەوەی کە بڵێن وەڵا لایپزیگ لە توانایدا نییە بە زروفی یاری ڕەنگە و توانای بۆ بڕەخسێنێ ئەگنا وەکو پێگاتە و ناو ئێساوە ڕوبەربنەوە ناوەڵا لە توانایە نییە بەڵام ڕەنگە لە یاریەکەی زروفێ بێتە پێش دۆخێ دێبێتە پێش بتوانێم هەلە بقۆزێتەوانێ کاک جوتیار وەڵای نازانم کێ پاڵێوراوی سەرەکیە کاگویلا لە پلانە سەقەتەکانی پیۆڵی پاریسی گەیاندە قۆناغی 16 پاریزیان بایرن ڕکابەرێکی باشتر دەبن لە قۆناغی 8 بە تاکید هەموو ئەم تیپانە لە هەر قۆناغێک بە زۆرێک ڕەفتارەکەن و لەر قۆناغێک مەترسی خۆیان هەیە و دڵنیا بە لەوەی سەد ئەم تیپانە لە قۆناغی 16 بێ لە قۆناغیش بێ هەمووان تیپی مەترسیدارن و هەمووان جێگەی ترس دەمێنەوە کۆپنهاگن و مانچستەر سیتی لە بەردەمامەدەکاری ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵە لە پرێمەر لیگ یاری کۆتایی وەرز کە گەرچی بۆش کۆتایی نایە بەڵام هەمووان کۆکن لەسەرەوەی کامە یاری کۆتایی وەرزە و دووەهەمین ڕوبەڕووبوونەوەی کڵۆپ و گواردیۆلا دەبێت کە لە پریمەر لیگ و لە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی چونکە خۆتان نزانن کڵۆب ڕایگەیان کۆتایی وەرز ئەرکی ڕانەرایەتی لیڤەرپوڵ جێ دەڵێت ترمە ئاداوی کە پەشیمانبوونەوەی بە دوابێ و پاشگەز بکرێتەوانێ و دۆخەکە پێچوانە بێتەوە مەشتێکی ترە بەڵام وەکو واقع وەکۆم دۆخەی کە ئێستەیە کۆتاییاری گواردیۆلا ئامادەکاری بۆ کۆتاییاری بەرامبەر بە یۆرگن کڵۆپە دەکات بۆیە یاری کۆپنهاگن لای من ئامادەکاریەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و پشوپێدانێکە بە تیپەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ چونکە یاری لیڤەرپوڵ لە یاری کۆپنهاگن گرنگترە بۆ مانچستەر سیتی بۆ ناکە لە چامپیۆنزیگا بۆ یەکەم تیپە ئەنجامی یاری چوونی یاریگای لە دەروی یاریگای خۆی بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردوێتەوانێ و ئێستا لە یاریگای خۆی دەبێت بە جیازی 3 گۆڵ بدۆڕێ ئەنجە ماڵاوی لە پاڵەندێکەکە تۆزە ئەمە ینی مانچستەر سیتی ئەگەر تیمی لاوانیشی بەشداری پێ بکە قورست ڕوبەڕوێم ئەنجامە بێتەوانێ بۆیە من لەو بڕواایەدا مەم شەو گواردیۆلا ئامادەکاری بۆ یاری لیڤەرپوڵ دەکات مادا بڵێ تۆ کۆپنهاگن بتوانێت گورزیەوە بووە شوێنێکە گواردیۆلا پێگاتەیەکی نوێ یاری پێ بکە پشت بە یاریزانەیە دەگەکان بەستێ زۆرتر و بتوانن بیدات زەفەرێ بە مانچستەر سیتی بەرن و یارەکە لە گواردیۆلا تۆزێ قورسکەن ئەمانە هەمیشە واریدن لە فوتبۆڵاکە ڕووبدەن بەڵام بە بڕوای من سیتیە مشتێکی یەکلا کردوێتەوە سیتی نەک تەنها بۆ بڕێنی قۆناغی 16 بەڵکو یەکێکە لە بەربژێرەکان بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنسی ڕیاڵ مەدرید و لایپزیگ مارکۆ ڕۆسا و هەروەها کارلۆ ئەنچلۆتی سەرەتا حەز دەکەم لەسەر مارکۆ ڕۆسا من دەست پێ بکەم
ڕیاڵ مەدرید ببەمە ئەولاوە ینی پێوەری باسکردنی ڕیاڵ مەدریدی لێ لە یەکێک لە هەرە جوانترین تیپەکان لە ئەڵمانیا لە لای خودی من کە ئەم چەند ساڵی کە دروست بوو و کاتۆتە نێو ساحەکەوە ئەم ڕیدوەڵ لایپسیکێ لەبەروی هەموو شتێکی ئەم تیپە بە تەدریجی هاتووە لە ئەڵمانیاوە لە پلە 5 بۆ پلە 4 بۆ پلە 3 بۆ پلە 2 بۆ پلە 1 و دواتر بۆەوەی کە هەیە و بۆ لیگە پوکەڵ و بۆ سوپەری ئەڵمانی و ئەها بۆ بەشداریکردن لە چامپیۆنز لیگ و بۆ گەیشتن بە قۆناغی 16 و قۆناغی داهاتوو ئەها ئەم سیستماتیکە لایپزیگی لەسەر ڕۆشتووە لە دوای ساڵی 2009 کە دروست بووە ئەنی ئەمیانەیە کە دەرکەوتووە بەم جۆرەی کە هەیە لەسەر سیستماتیکێکی تەواوە ڕوا و یەکێکە لە هەرە تیپە جوانەکانی ئەڵمانیا کە ڕەگەزی تۆپی پێی ئەڵمانی هەڵگرتووە کە بووە بە خاوەنداری ئەڵمانیا و تیپێکە زیاتریش لەسەر ئەو یاریزانە لاوانەیەکە کە بۆ داهاتوو دروست دەکرێت ڕاستە یاریزان لە تیپەکانی دیکەوە دێنێت یاریزانی لاو دێنێت بەڵام یاریزانێکە کە لە سەردەمێکی لاوێتی بچووکەوە دێنێت و دەگەێنێتە ئاستی لووتکەی و مارکۆ ڕۆتسەش یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنەرێکی پلەبەرزی ئەڵمانیە لەوەی کە لە شێوازی یاریکردە ستایلی یاریکردنی 4-2-3 کە تەطبیقیەکە یاخود 4-3-3 دەچێتەوە سەری کە کام هەردوو جۆرە پلانەکە جێبەجێ دەکات دەتوانێت بە جوانترین شێوە بە تیپەکەی بکات وەکووتی شم یاری ڕابردوو ئاماژەم بە خاڵەیە یاری ڕابردوو کە کێشە بوو بۆ لایپزیگ یاریکردنی بە 4 بەرگریکار بوو لە کاتێکا تیپەکە دەویست بەرامبەر بە ڕیاڵ مەدرید دیاری بکە و گۆڵی لەسەر تۆمار بکە کە خۆشتان بینیتان لایپزیگ زۆرترین هێرشیە بوو بەرزترین ئاسی لە یاری چوونە پێشکەش کرد بەڵام ڕیاڵ مەدرید زانی چۆن لێی بەرێتەوە لایپزیگ یاریکی تەواو جوان و ڕاستی پێشکەش کرد بەڵام ڕیاڵ مەدرید زانی چۆن لێی بەرێتەوە ئیتر کێپێکان بۆ کێپێکان نەبەوە بابەتێکی ترە ئەزیزەکان من مەبەستم لە خودی دۆخەکەیە کە ڕیاڵ مەدرید ڕێگەی سەرکەوتنی بەرامبەر بە ڕیت بۆ لایپزیگ دۆزیانە ئێساش لایپزیگ هەموو توانایەکیە بۆی کە ڕوبەڕووی ڕیاڵ مەدرید بێتەوە بەڵام کێشەی لایپزیگ لێرەوە دەست پێ دەکات ئایا ڕیاڵ مەدرید دەرفەت بۆ ماکە ئایا ڕیاڵ مەدرید دەرفەت دەداتەمە لە کاتێکا ڕاهێنەرەکەی هاتۆتە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە پێشیارەکە ئەڵێت ئێمە جارێ هیچ شتێکمان کۆتایی پێێنەیەناوە لایپزیگ هیوای گەڕانەوەی هەیە بۆ ئێمە هەوڵ دەدەین 90 خولەکی تری پڕتەرکیز ئەنجام دەین لە کاتێکە ئەمە کێشە دروستەکە من بۆچی وتم بە دووریە زانم لایپزیگ بتوانێت و ئایاکس دووبارە بکاتەوە لەبەرەوە بە دووریە زانم کە ئەگەر ڕیاڵ مەدرید حسابی بۆ لایپزیگ نەکرداوە و وای بخوێنایەتەوانێکە لە قۆناغی داهاتووە ڕانەرەکەی لێدوانێکی نامەنتیقی بە ئەو منیژەکرا بیر لەم دۆخە بکەمەوە کە لایپزیگ دۆخەکەی بەسەرا قڵ بکاتەوە بەڵام ئەم هەموو حەزەرێکی لایپزیگی کردووە و هەموو تمۆحێکی لایپزیگ گەزانێ و هەموو ئاسوتوانای لایپزیگ گەزانێ بۆیە سەرڕاوی ڕۆسە تیپەکەی ناوازەیە سەرڕاوی تیپەکەی پێگاتێکی باشیە بەڵام دەکرێت ڕیاڵ مەدرید ئەم شەو تووشی ئاستەنگی بکات و دەشکرێ کاتە قۆناغی داهاتوو بۆنە ئەنجامێکوی چەقەرە بووی بکاتەوە چەند جار ئەمە ڕووی داوە چەند جار ئەمە ڕووی داوە شتێکی زۆر زۆر ئاسایشە بەڵام تمۆحەکەی ڕیاڵ مەدرید کێشە دروستەکە کاک ڕێبازیجان ئەزیزی دڵم ئێرە شوێنی و کۆمنتانە نییە قوربانە من باسی فوتبۆڵەکەین باسی لەو کۆمنتانە بێنن ئەزیزەکەم سەبارەت بە ڕیاڵ مەدرید و گەڕانەوەی یاریزانە پێکراوەکانی و بە تایبەتی مامەڵەکردنی کارلۆ ئەنچلۆتی ئەو هاوڕێیانەی کە زۆر کەس گلەی لەوەکە من حەز دەکەم کە یەک وەڵامی کورد بدەمانێ لەبەری من نامەوێت هەرگیز بکەومە بابی مناقەشەی ئەنچلۆتی ئەوانێ من حەز دەکەم ئەوەی کە هەڵسەنگاندن بۆ ڕیاڵ مەدرید دەکا ئەوەی کە ناوی ڕیاڵ مەدرید دێنێ ئەوەی کە گلەیی لە یاریزانی ڕیاڵەکە ئەوەی کە گلەیی لە ڕانەری ڕیاڵ مەدرید دەکا پێوەرێک دانێ پێودانگێ دانێ بێ حساباتی ئەم تیپە بکە پێشتر
2 ساڵ بۆ نمونە ساڵ و نیوە 2 ساڵ پێش ئەنچلۆتی ئەم تیپە چی کردووە و لەگەڵ ئەنچلۆتیە لە ماوەی ئەم 3 ساڵەیە چی کردووە. ئەو 2 ساڵەی پێش ئەنچلۆتی گرێبەستی ڕیال مەدرید چی بۆ و چی بەدەستێناوە و ئەم 3 ساڵەی کە ئەنچلۆتی لێر گرێبەستی ڕیال مەدرید چی بۆ بە چی گەیشتووە. ئەلەم پێوەرە تۆرە ڕەخنە لە تیپەکەی خۆ بگە. ینی من بەو پەڕی قەناعەتەوە ئەم قسەیە دەکەم کە ڕەنگە بەشێکی زۆری هاندەرانی ڕیال مەدریدیش لێم زوێر بن. مجموعەیەک هاندەر لە ڕیال مەدریددا دروست بوون، یعنی بەداخەوە واخوا نیشانێن کە هاندەری ڕاستەقینەی ڕیال مەدریدن، بەڵام ئەمان چیان بینیوە؟ ئەمان تەنها لە کاتی خۆشیەکانە ڕیال مەدریدیان بینیوە. کاکە من هاوڕێم هەیە کە سەری یاریی فوتبۆڵی کلۆ ڕیال مەدرید پاڵەوانی چامپیۆنز لیگ بۆ لە چکەکەی زیدانەوانێ سەری چامپیۆنز لیگ لە پێش زیدانیشەوە بردنەوەی چامپیۆنز لیگی لەلایەن ڕیال مەدریدەوە بینیوە، بەڵام 10 ساڵی ڕێک قۆناغی چوارگۆشەی زێڕینی بۆ ڕیال مەدرید نەبینیوە، چارێکی کۆتایی نەبینیوە. ئەم ڕەزالەتەی بە دیار ڕیال مەدریدەوە چەشتووە تا چواردە کە هاتەوە دووبارە چامپیۆنز لیگیان بردوێتەوە. هەموو ئەمانە کە چەند ساڵ تووشی بێهیوای بوو، بەڵام ئێستا مەجموعەیە دروست بووە هەمانە و عەقڵیەتەی کە بیر دەکاتەوە لەوەی کە بەرشەلۆنەی 2009-2011 دەبێت ڕکابەری لەسەر نازناوی لیگە و لەسەر نازناوی چامپیۆنز لیگ بکات لە بەرەوەی ناوی بەرشەلۆنەیە. کاکە ڕیال مەدریدیش عینەن دۆخە. ئەم ڕیال مەدریدەی کە تۆ دانیشتوی پێ دەڵێی ئاوا بکە و ئاوا بێنە و ئاوا بێنە و ئاوا بێنە، ئەم ڕیال مەدریدە 10 ساڵ قۆناغی هێشتی چامپیۆنز لیگی نەبینی، قۆناغی هەشت واتە چارێکی کۆتایی، واتە لەم قۆناغەیە دەردەکرات 10 ساڵی ڕێک کە چێ یاریتیایە کرد؟ هەموو ئەستێرەکانی تۆپی پێ قۆناغی چوارگۆشەی زێڕین کە دواتر مۆرینۆ بەربەستی بۆشکان. مۆرینۆ ڕیال مەدریدی گەیاندەوە بە قۆناغی چوارگۆشەی زێڕین. لەبەرەوە هەڵسەنگاندن بۆ ڕیال مەدریدەکەی هەوڵ بە هەڵسەنگاندنێکی منتقیکەی سەبارەت بە تیپەکە من پێم وایە ڕیال مەدرید لە ئارامترین دۆخی خۆیدایە. ڕیال مەدرید پێشەنگی لیگا زۆر بە مرتاحی، ئەگەر کاتێکیش خاڵێکیش لە دەست با ڕکابەرەکانی توانای ئەویان نییە بێنەوە ئاسیە و توانای ئەویان نییە جیاوازەکەی لەگەڵ داکەم کەنەوە پستانی لەسەر دروستکەن ئەمەی ڕیال مەدریدی خستۆتە دۆخێکی دەرونی باشەوە. یاریزانە پێکراوەکانی سەردەمی پێکانی یاریزانەکانی ڕیال مەدرید خەریکە بەرەو کۆتایی دەچێت. ئەوە هێدیەدی بێلەنگام گەڕاوەتەوە وە خۆسیلۆ گەڕاوەتەوە. کۆرتوا لە ناو یاریگا لەگەڵ هاوڕێکانی 1-2 ڕۆژە ڕانانەکانی دەست پێ کردوتەوانەی میلیتاو نزیکە لە گەڕانەوەی بۆ یاریگاکان و ڕەنگە ڕاستەوخۆ دوای یاری هەڵبژاردەکان بەشداری مەشقە کۆمەڵەکانی ڕیال مەدرید بکاتەوە پاش بەشداریکردنەوەی مەشقە کۆمەڵەکان هێدیەدی بەشداری یاریەکانیش دەکاتوانێ. واتە سەردەمی پێکانەکانی ڕیال مەدرید بەرەو کۆتایی دەچن. ڕاستی ئێستا یاریزانی پێکراومان ماوە یاریزانمان ماوە بگەڕێتەوە بۆ نمونەیەکی و دێڤید ئالابا کە بەشداری ناکاتەوە پێکانی ترواری دەبوو یاریزانەکان تووشیان بێ، بەڵام بە کۆی گشتی ڕیال مەدرید سەردەمە ناڕەحەتیەکەی تێپەڕاندووە. ئەم شەو پاش یعنی ئەم شەو بەربەستی لایپزیگ تێپەڕێنێ بۆ قۆناغی چارێکی کۆتایی. ڕیال مەدرید لە دۆخێکی جیاوازترە بێت چونکە هەم تیبۆ کۆرتوای دەگەڕێتەوانێ و هەمیش لە خولی ئیسپانی کۆمەڵە یاری ئاسانی لەبەردەمدا تاگاتە یاریەوە تا دێت لە بردنەوەی نازناوی خولی ئیسپانیش نزیک دەبێتەوە مەش پستانی لەسەر کەم دەکاتەوانێ و بە هەمان شێوە کە بینیتانەوە ساڵش کە ڕیال مەدرید زوو خولی ئیسپانی یەکلا کردەوە لە چامپیۆنز لیگا چی سیناریۆیەکی دروست کرد پاریس سن ژەرمان و چێلسی و مانچستەر سیتی و لیڤەرپوڵ و دواتر گەیشت بە بردنەوەی نازناوەکە. بۆیە ئەکرێت ئەمانە هەمووی لە سوودی قەڵای سپی بێ و لە سوودی تیپەکەی کارلۆ ئەنچلۆتی بێ. هەڵسەنگند بۆ یاری لایپزیگ و بردنەوە لە لایپزیگ شتێکی واریدە بۆ ڕیال مەدرید و ڕیال مەدرید ئەم شەو بە هەموو کەرەسەکانی ئامادەی بۆ بردنەوە لە لایپزیگ مادە ئەنجامی چاڕوان نەکراوە ئێمەشی چمان لەگەڵ ئەنجامی چاڕوان نەکراوە پێ ناکرێ. ئەم شەو دوو تیپی دیکە دەگەنە قۆناغی چارێکی کۆتایی و ڕۆژانی و هەر بیریشمان نەچێ قۆناغی شانزەی ئەوروپالیگیش ڕۆژی پێنجشەمە بەڕێوە دەچێت کە چەندیارێکی بێز و گرنگی تێدا و هەفتەی داهاتووش سەرجەم تیپەکانی قۆناغی شانزە کۆتاییە چه یۆرۆلیگ چه چامپیۆنز لیگ و هەموو تیپەکانی چارێکی کۆتایی بەدیار دەکەم. تا هەفتەی داهاتوو پێتان ئەگەمەوە شاد و کامەران من خواتان لەگەڵ.